الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. خيراتني أم كنال برزاء كين بمزقوتي بيخود لم كرت باسدا حزكم باسكي گرنگی روجي جمعة بكين للاي خواي تعالى بوي مسلمانانيش گرنگی بو روجا گورە بدەن. جارێ یەکەم لە سورەتەکانی قورئانە سورەتێکمان هەیە بە ناوی سورەتی جومعە لە جوزئی قەد سەمیع الله. بێگومان ئەمەیش گرنگیە و مەوزوعە ئەگەیەنێ بۆیە سورەتێک بە ناوی سورەتی جومعەوە و چەندین ئایەت لەو سورەتە دەربارەی ڕۆژی جومعە هاتووە و وتاری جومعە. یەکێ لەو ئایەتانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. أي باورداران أجر بانك درا بو نوش لروج جمعة بپلبرون فاسعوا يعني شرني رابكن راكدنا يعني أو بپلبرون بو معناه دس لهموش تكالجرن دس لهموش تكالجرن وبرون بو نوێژی جمعە و بۆ ذیکری خوا. ئەهلی تەفسیر فەرمون مە بەس بە ذیکری خوا لێرە وتاری جمعەیە فەسعەو ئیلا ذیکری الله. واتە ئەگەر کەسێ بیشتێ بۆ نوێژی جمعە بەڵام فریای ذیکری خوا نەکەوێت کە وتاری جمعەکەیە جمعەکەی زۆر نوقسانە. وذروا البيع واز لە بەیع و مامەڵە و کڕین و فرۆشتن بێنن ذلكم خير لكم إن كنتم تعلمون. ئەوە چاکە بۆتان ئەگەر بتان زانی باە. کەوابوو بە پەلەچوون بۆ جمعە لە دوای شاگەر فرسەت بوو باسیەکەی ئینشاءڵڵا یەکێکە لە پایەکانی جمعە. بەداخەوە لێم هەر لە پەنا ئەم مزگەوتی بێخودا لە ڕۆژانی جمعە دەیان کە سۆساون کڕین و مامەڵە و فرۆشتنە لە وەختی وتاریشە هاوارەکەن. یعنی لە وەختی وتارە ئاها لەژدها لە دەرەوە ئەو چەند دەقیقە لە خۆی نابوورێ هیچ نەبێت لە پەنا عەرەبانەکەی خۆیان بەرماڵی ڕاخا و ڕوو بکاتە قیبلە و خەریکی ذیکری خوا بێ و گوێ لە ذیکری خوا بگرێ. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە حەدیثێکیا فەرمێ ئین یەومە الجومعەتی سەید الئەیام ڕۆژی جومعە گەورەی ڕۆژەکانە و ئەعظەمها عند الله تعالى گەورەترین ڕۆژە عەظیمترین ڕۆژە لای خوای تعالى وهو أعظم من يوم الأضحى ويوم الفطر. ڕۆژی جومعە گەورەترە لە ڕۆژی جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان. وفيه 5 خلال لە ڕۆژی جومعە 6 خاڵ. خلال يعني صفەت خۆی بەڵام لێرا بمەستە ینی 6 گەورە ڕووی داوە ئەویش بەڵگەیە لەسەر گەورەبوونی ئەو ڕۆژە. فيه خلق الله فيه آدم لەو ڕۆژە خوای تعالى حەزرەتی ئادەمی دروست کردووە وأهبت الله فيه آدم إلى الأرض هەل لەو ڕۆژە خوای تعالى ئادەمی دابەزانووە بۆ سەر زەوی کاتێککە دای بەزانووە واتە ئاوەدانکردنەوەی زەوی لە ڕۆژی جومعەوە دەستی پێکردووە. وفيه توفى الله آدم هەل لەو ڕۆژە خوای تعالى حەزرەتی ئادەمی وەفا مراندووە و گێڕایەتیەوە بۆ لای خۆی. وفيه ساعة لا يسأل الله فيها العبد شيئا إلا أعطاه إياه. لشو روج جمعة ساعتك هي ساعات بمعنى 6 دقيقەکەی ئێمە نییە یعنی کاتێکەی تر کاتەکە گونجێ لە ساعاتەکەی ئێمە زیاتر بێ یا کەمتر بێ الله ئەعلەم. کاتێکی تایە لە شەو ڕۆژی جومعە لەو کاتە هەر کەسێ سوتفەی بکات و داوای هەرچی بکات لە خوا ئەوە خوای تعالى پێی ئەبەخشێ بە شەرتێ ما لەم یەسئەل حەرامەن بە شەرتێ داوای شتی حرام و گوناه و تاوان نەکات و دوعای ناحەق لە مسلمانان نەکا. وفيه تقوم الساعة لەو ڕۆژە قیامەت هەڵئەسێ. معنای وایە بەڕاستی ئەم حەدەثە گەورانە کە لەو ڕۆژە ڕووی داوە و ڕوو ئەدات لەمە و دوایش معنای وایە ڕۆژێکی زۆر گەورەیە. ما من ملك مقرب ولا سماء ولا أرض ولا رياح هیچ مەلائیکەیەکی نزیک لە خوا نییە و هیچ ئاسمانێ هیچ زەویەک هیچ بایەک هیچ چیایەک ولا جبال ولا بحر هیچ بایەک هیچ چیایەک نییە هیچ دەریایەک نییە
إلا وهن يشفقن من يوم الجمعة همو بجاري أترسلن روج جمعة وريزي روج جمعة أقرنو مهابتي روج جمعة يعني لا هي كوابو أي بوتو أي إنساني مسلمان لروج جمعة أو روج قوري وبلا وقرنيو بداخ و خلق لای ئێمە لە ڕۆژی جومعە چێ بۆ سەیران و گەشت و ڕەشبەڵەک و سەرچنار و ئیترووەما ئەدراکە سەرچنار خۆتان نەزانن سەرچنار چیتایە یا سەیرانگاکان چیتایە و چی ڕوئەدا و چی ئەگوزەرێ ڕۆژی جومعەیان هەڵبژاردوو بۆ ئەوە لەبەرەوە بەڕاستی خاڵێکی تر کە حەزەکەم لەم کورتەباسا عەرزتانی بکەم ئەوەیە ڕۆژی جومعە موامرەیەکی زۆر گەورەی لەسرە لەلایەنی دژمنانی دینەوە بۆ ئەوەی هەیبەت و سام و گەورەیی نەمێنێ لای مسلمانان و فعلەن موامرەکەیشیان پێکایان و دۆتوانیان بگەنە مەنزڵتیایە ئەمڕۆ کەمێک ماوە تۆ ڕۆژی جومعە تا ئیسەش لەم سەرمایشە بە تایبەت لە بەهارانە بڕۆ بزانە دەشت و دەر چی تایە خەڵک چی ئەکا بەڵام لە کاتێکا پێشینانی ئێمە ڕۆژی جومعە هەتا نەئەچوون بۆ دەرەوە بۆ ئیشی دەرەوە ئیشی دووریان ناکرد ئیشێکی دەوروبەری ماڵیان نەکرد و لە ڕۆژ جومعە دار و درەختیان نەئەبڕیان و دار و درەختیش ذکری خوا ئەکا بەڵام بەداخەوە ئێمە ڕۆژی جومعەمان کردووە بە ڕۆژی سەیران و گەشت و ڕەشبەڵەک و تاوان خوا پەنامان بووە ئەمجا بەداخەوە بە ئەو هەموو گرنگیە لەگەڵ ڕۆژی جومعە هەیە بەڵام مسلمانان ڕۆژی جومعە ئیهما ڕۆژی جومعە حتا ئەوانەیشی کە مسلمان نوێن بۆ نوێژی جومعە تۆ لە خەڵکی سەرچنار و سەیرانگانکان گەڕێ ئەوانەشی یەن بۆ جومعە ئەو نەنابە دڵیەن من تەجروبەی ئەم مزگەوتی خۆمەم کردووە ناو مزگەوتە ڕئیسیەکە چۆڵی زۆر تیاماوە قاتی سەرەوەمان هەر زۆری چۆڵە نیوەی زیاتر چۆڵە ئەتوانم بڵێم نیوەی چۆڵە مزگەوتێکی ترمان هەیە ناوەڕاست ئەوی زۆری چۆڵە کەچی خەڵک لە حەوشەکە کردوانە بە ئیزدیحام و لە وەختێکایان بۆ جومعە یا کاتی وتارە یا وتار خەریکە تەواوە بێ یە لە حەوشەکە دانیشە بەرماڵێک ڕائەخا و ئیتر جاری وایە ڕوو بە قیبلەیش نییە دایخستووە لە حەوشەکە دانیشێ بۆ ئەوەی ئاخر کەس بێت و ئەوەڵ کەس بێ کە ڕائەکە یەت کە یەت بە ئاخر کەس بێ بۆ کە ئەیشتێتە دەرەوە کەس لە پێشەوە نەبێت چونکە لە حەوشەکە بێ نزیکی دەرگاکەیە و ئەوەڵ کەس ڕائەکاتە دەرەوە ئەمە بەڕاستی مخالفی ئەو حەدیثەیە کە حەدیثێکی سەحیحە و لە بوخاریە هاتووە ئەفەرمێ هەر کەسێ لە سەعاتی یەکەمە بچێ بۆ جومعە وەکو ئەوە وایە مەجالمانی عەرەبەکەی بخوێنەوە وەکو ئەوە وایە وشترێکی کردبێ بە قوربانی هەر کەسێ لە سەعاتی دووهەما بچێ وەکو ئەوە وایە مانگایە کی کردبێ بە قوربانی هەر کەسێ لە سەعاتی سێما بچێ وەکو ئەوە وایە کەپش بەرانێکی کردبێ بە قوربانی و هەر کەسێ لە سەعاتی چوارەما بچێ وەک ئەوە وایە مریشتێکی کردبێ بە قوربانی واتە خێری مریشتێکی دەستەکەوێ و ئەو کەسەی لە سەعاتی ئەخیرا ئەچێ پێنجەم واتە بێت لە حەوت و ئیتر خەڵک دەستکا بە هاتن ئەو وەکو ئەو وایە هێلکەیەکی کردبێ بە قوربانی هێشتا هەر باشە تۆزێ خێری دەستکەوتۆ بەڵام هی وایە وەڵی لەو سەعاتانەیشان ناچێ ئیتر دوای ئەوە دوای هێلکەکە نامە ئەپێچرێتەوە و واتە ئەوانەی کە درەنگ دێن هیچیان بۆ حساب ناکرێ خوا پەنامان بووە ئەجر و بەرەکەتی ڕۆژی جومعەیان دەست ناکەوێ سایا ڕەب العالەمین خوایە وریامان کەیتەوە بۆ ڕۆژی جومعە و ئەو ئەجر و بەرەکەتەمان لە چیس نەچێ و بتوانین حەقی خۆی بینێ خوایە مسلمانان وریاکەیتەوە چونکی یەکێک لە ئینگلیزەکان کاتێ ویستیان موامرە دابنێن وتیان مسلمانان تا سێ شتیان بەلاوە مقەدەس بێ ماون نافەوتێن مەککە قورئان جومعە با ئەو سێشتە لە بەرچاویان ڕسوان کەین مەککە کەعبەواتە و قورئان و جومعە نوێژی جومعە ئەم سێشتە زۆر موامەرە و پیلانی لەسرە خوای تەعالا پیلانی دوژمنان بگەڕێنێتەوە بۆ کوونەکەی خۆیان و ئەو چاڵەی هەڵیان کەوتەوە بۆ هەڵیان کەندووە بۆ مسلمانان یاخوا خۆیانی تێکەون خوایە بارانی بەڕەحمەتمان لەسەر بەردەوام بێت و پەڵەی بەڕەحمەتمان بۆ بڕژێنە و زەویزارمان زیندوو کەیتەوە شفای نەخۆشمان بەی ئامین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله